تەماتە علوی کەلارە نرخەکەی تەماتەی جوان 650 دینار بوو بە جملا بە مفرد را بە 700 دیناریش تەماتەی دەرەجە دووشمان بوو بە 550 دینار بە 500 دینار بەڵام کۆنە بوو ئەمڕۆ تەماتەی تازە بە 650 دینار بە جملە فرۆشتنەوە علوی کەلارە. هۆکاری چییە ئەوها کەم بووە و نرخەکەی بەرزبووەتەوە؟ هۆکاری ئێستاما هەنێ خەڵکەیە غەڵەت تێ بگە بڵێن هۆکاری مانگی ڕەمەزانە ئەم نرخانان بەرزەوەتەوە بۆ نمونە تەماتە بەرزەوەتەوە خەیار بەرزەوەتەوە لیمۆ بەرزەوەتەوە پەتاتە بەرزەوەتەوە ئەمانە هیچ پەیوەندیکی بەبانگی ڕەمەزانەوە نییە با ئینسان بە ئینسافانە قسەکە ئەمە هۆکارەکەی ئەوەیە تەماتەی بەسرا ئێستاکە تەماتی دەرەکیمان بۆ نایە تەماتە بەس لە بەسرەوە تێت تەماتە لە بەسرە یەکەم کەم بۆ تۆ دووهەم بارانە لەوێنە تەماتەکانیان هەم بەرەو خراوبوونە چێ هەم بۆ کەم بوونەوەش ئەچێ ئەگەر تەماتی دەرەکی بێ ئێستا تەماتەس بۆ سعرە نییە هەرزانترە و جوانتریشە ئێستا تەماتی بەسرە یەکەم کەم بۆ تۆ نرخەکەی بەرزەوە بۆ تۆ دووهەم ناشرینیشە هۆکارەکەی وێ دەرەکی نایە تەماتە بەس لە بەسرەوە تێ لەبەر بەرەوەمی ناوخۆوە لەساس لەبەر خاتر بەسرەیە. ئەمڕۆ چەند بار هەڵگر تەماتە هاتۆتە نێو علوی کەلارەوە؟ ئەمڕۆ تازە تەنها یەک سیارە هاتۆ ناو علوی کەلارەوە یەک فلاتێک هاتووە یەک سیارە ئەمڕۆ تازە هاتووە من دوێنێ بارم کرد لە سلێمانی ناو علوی سلێمانیە تەماتەیەکم بار کۆ دەرەجە دووە 500 دانە پێداوە لەوێنە بەکو ڕاستەوخۆ هاتووێت تەماتە یەک تەماتەی تازە هاتووە درا بە 650 دینار بە دوکاندارەکانی علوە دەیان بە 750 جوانەکان. تەماتەی ئەمە بۆ تەماتی دەرەجە دوو تەماتەی دەرەجە یەک نرخەکەی ئەبێ زیاتر بێت ئیناڵە دەرەجەکە بە 650 دینارە بە جملە بە مفرد بە 700 دینارە دەرەجە دووشمان هەیە بە 550 بە 500 دینارە بەڵام ئەم دەرەجە دووە هین ئیمڕۆ نییە هندیەکە و پێرەکەیە لە علوەکان ماوەتەوە. بەڵێ تەماتەم دەستکەوتە تەماتە نەوعی زۆرە هەیە بە 500 دینارە بە 450 دینارە جوان نییە حساوکە بە نیوە خراپە بەس هیچە دەرەجەیەک وەکو ئەم تەماتەی سەمستەندمە بۆ بەقاڵیمە بە 700 دینار جملەکەی بەس ئەمە دەرەجەیەک ئەمە 700 دانە پێداوە ئەیدەمە 1000 دینار